دڵم پڕ لاوینە و لەسەر ڕێگات وەستاوم بۆ هەر لایە دەڕوانم. پێویستم بە هیچ شتێک نەبوو لەم دنیا، ناوبانگ بوو هەم بوو، پارەیە هەمە، بزنسە هەمە، یعنی تەمەنێکی گەنجیە هەمە، بەڵام بەو خوایە یعنی هیچ شتێک ئەوەنە مرتاحی نەکردم کە هاتمە ئێرە، و هیچ شتێکیش ئەوەنە بێتاقەتی نەکردم کە ئەم شەو ئێرە جێهێڵم. یعنی الحەمدولله، سپاس بۆ خوای گەورە و سپاس بۆ مامۆسان. یعنی زۆر سوتفە بوو ئەم هاتنەی من، بەڵام دیارە خوای گەورە خۆی ئەوەی پێخۆش بوو، دیارە خوای گەورە خۆی ویستێتی من بخاتە سەر ئەم ڕێگایە. ناوبانگ ڤیو بە ملیۆنەها ڤیوم هەیە گۆرانیەکان، بەڵام بەچیە چێ؟ یەک سوژدە بردن ئەلێرەیە، واللهی هەموو دنیا هی تۆیە، هەموو دنیا هی تۆیە. الحەمدولله، سپاس بۆ خوای گەورە، خوای گەورە دڵ و دەرونی پاکردوینەتەوانێ و ئیشاءالله لەسەر ئەم ڕێگەیە بەردەوام بین بە ئیزنی خوای گەورە و دەستی مامۆساش ماچەکەم زۆر عەزێتان گێشە. بە قوربانێ.